بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکەین لە ساڵی 2005 تا ساڵی 2025 کە بڕیارە خولی شەشەم لە 11دا ئەنجام درێت. بێگومان مێژووی هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق 5 خولی بەخۆیەوە بینیوە جگە لە کۆمەڵی نیشتیمانی و ئەمەی بڕیارە لە 11 ئەنجام بدرێت خولی شەشەمە. باش خولی یەکەم ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 275 کورسی بوو. ڕۆژی هەڵبژاردن 15 ساڵی 2005 ئەنجام درا. ژمارەی کاندید 7636 کاندید خۆیان کاندید کردبوو. بازنەی هەڵبژاردن هەموو عێراق هەر 8 پارێزگاکە یەک بازنە بوواتە ئەو لایەنانەی بەشداریانە کرد. دەنگێکیان لە بەسڕە، دەنگێکیان لە زاخۆ، دەنگێکیان لە پێنجێن، دەنگێکیان لە ڕوومادی بێنە هەر هەمویان ئەچۆ سەبەتی ئەو لایەنە و بووی کۆکرایەوە هەموو عێراق یەک بازنەی هەڵبژاردن بوو. بینە سەر خولی دووەم. ژمارەی کورسیەکان زیادی کرد بۆ 325 کورسی. ڕۆژی هەڵبژاردن 7 ساڵی 2010. ژمارەی کاندید 6281 کاندید بوون. بازنەی هەڵبژاردن یاساکە گۆڕا هەر پارێزگایەک لە عێراقا بووە بازنەیەکی هەڵبژاردن بووە 18 بازنە، پێشتر وتمان یەک بازنە بوو. بینە سەر خولی سێم. ژمارەی کورسیەکان زیادی کرد بۆ 328 کورسی. ڕۆژی هەڵبژاردن 34 ساڵی 2014 ئەنجام درا. ژمارەی کاندید 9039 کاندید بەشداریان کرد. بازنەی هەڵبژاردن بە هەمان شێوە عێراق 18 بازنە بوو، هەر پارێزگایەک بازنەیەک بوو. بینە سەر خولی چوارەم. لە خولی چوارەمە ژمارەی کورسیەکان زیادی کرد بۆ 329 کورسی. ڕۆژی هەڵبژاردن 12 ساڵی 2010 بەڕێوە چوو. ژمارەی کاندید 6986 کاندید بەشداری کرد. بازنەی هەڵبژاردن بێگومان هەر 18 بازنە بوو. بینە سەر خولی پێنجەمی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ژمارەی کورسیەکانی هەر بە 329 ماوەتەوە. ڕۆژی هەڵبژاردن دەی ساڵی 2021 بەڕێوە چوو. ژمارەی کاندید 3227 کاندید بوون. بەڵام لەم خولەیە یاساکە هەموارێکی بەسەرهات، ینی بەرچاویان ئەوە بوو، گرنگترین هەموار ئەوە بوو کە عێراق لە 18 بازنەوە کرا بە 83 بازنەی هەڵبژاردن. بازنەکان بچوو کرایەوە کە ئەمە بەشێک والێکیان دایەوە لە زەرەری لایەنە بچووکەکانە و بەشێکیش پیانوە بوونا ئەمە لە سوود و قازانجی لایەنە بچووکەکانە. بینە سەر خولی شەشەم کەوا بڕیارە ئەم ساڵ ڕۆژی 11 مانگی 11 بەڕێوە بچێت. ژمارەی کورسیەکان هەروەک خۆی ماوەتەوە 329 کورسیە. ڕۆژی هەڵبژاردن بە 11 ساڵی 2025 دیاری کراوە. ژمارەی کاندید ئەوەی کە تا ئێستا بە فەرمی کۆمیسیۆن ڕایگەیاند و ئیتر کۆتایی هاتووە دوور نەخراونەتەوە 7768 کاندید لە هەموو عێراقا بەشداریەکەن. بازنەی هەڵبژاردن لە 83ەوە جارێکە گەڕاوەتەوە بۆ 18 بازنە. هەرێمی کوردستان 3 بازنەیە، سلێمانی، هەولێر، دۆک. سلێمانی پارێزگای هەڵەبجەشی لەگەڵایە بێگومان وە لە عێراقیش 15 بازنەیە، هەموو یەکاتە 18 بازنەی هەڵبژاردن لە عێراقدا. ئەمەی لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد. مێژووی هەڵبژاردنەکان بوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2005 تا ساڵی 2025.